سڵاتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە هەینیەکی تر لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی پوختەیەکی تری کتێب لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان. بۆم هەفتەیە کتێبی ژمارە 34 هەمین بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کە ناونیشانی کتێبەکە بە زمانی ئینگلیزی The Art of Quiet Mind with Positive Psychology واتە هونەری مێشکێکی ئارام بەهۆی دەروونزانی ئەرێییەوە. ئەم کتێبە بەڕاستی گەشتێکی زۆر گونجاو و باشە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ لەو ژاوەژا و دەنگەدەنگەی کە ڕۆژانە تێیکەوتوون بگەڕێنەوە بۆ ئاسوودەیی دەرونی خۆیان. نووسەری کتێبەکە دکتۆرێکی بەناوبانگە کە دکتۆر مارکۆس پێنە لێرەدا هەوڵ دەدا وەکو ڕێبەرێک پیشانمان بدا کە چۆن دەتوانین بەهۆی ئەو گرتنەبەری ئەو ڕێگایانە ئاسوودەیی دەرونی و هزری و مێشکی خۆمان بەدەست بهێنینەوە. ئەو تەنها ئەوە ناکە کە بڵێ بیرکردنەوەی ئەرێیی بە شێوەیەکی ڕووکەش بخاتە ڕوو، بەڵکو هەوڵ دەدا ئەو میکانیزم و ئەو هەنگاوانەت بۆ بخاتە ڕوو کە بەهۆیەوە مێشکەکان یان بیری مرۆڤ جەنجاڵ دەبێ وەکوەیە گەردەلەولێکی یان جێژاوێک لە مێشکی خۆت لە دەرونی خۆت دروست دەکەی کە هیچ کات پێویست نییە، بەڵکو لە ڕێگەی ئەو کتێبەدا چەند استراتیژیەکێکی پشت ئەستور بە بەڵگە دەخاتە ڕوو کە هەموویان لە ڕووی چەمکی دەروونزانی ئەرێیی و هەروە چەمکی چارەسەری ڕەفتاری کۆگنیتیڤ یان معریفیدا سەرچاوەیان گرتووە. تۆ بۆ ئەوەی بتوانی لە حاڵەتێکی پڕ لە ژاوەژا و ماندووبوون و شەکەتی خۆت بگوازیتەوە بۆ بارێکی ئارام و لەسەرخۆ و ئامانجدار، دکتۆر پێت دەڵێ ئەو هەنگاوانە گرنگن کە ئەنجامیان بدەی و بیریان لێ بکەوە. لە بەشی یەکەمی کتێبەکە تەرخان کراوە بۆ بابەتێکی زۆر گرنگ کە ڕەنگە ئێمە زۆر جار بیرمان بەو شێوەیە لێ نەکرد بێتەوە، ئەویش ناوی لێناوە The Myth of the Control یان ئەفسانەی کۆنترۆڵ و جڵەوگیرکردن. کاتێک کە ئێمە زۆر جار دەبینین مێشکەکانمان بیرۆکەکانمان زۆربەی کات تووشی تەنگ و چەڵەمە و کێشە دەبێت لەبەر ئەو شتانەی کە دەمانەوێت کۆنترۆڵیان بکەین و کۆنترۆڵ ناکرێن. وەکو بۆرمۆنە هەر ڕووداوێکی دەرەچی خۆ لەژێر کۆنترۆڵی ئێمەدا نییە، یان بۆچوونی خەڵکانی تر ئەوەش لەژێر کۆنترۆڵی ئێمەدا نیە. بۆیە ئێمە بەهەڵە لەوە تێگەیشتوین کە ئێمە دەبێت کۆنترۆڵی هەموو شتێک بکەین. ناتوانین کۆنترۆڵی ڕووداوەکانی دەرەوە بکەین، هەروەها ناشتوانین کۆنترۆڵی بۆچوونی کەسانی تر بکەین. بۆیە زۆر گرنگە لەم بەشەی کتێبەکەدا بەباشی باس لەوە کراوە کە زۆری جار هۆکاری ماندووبوون و شەکەتی ئێمە لەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە هەوڵ دەدەین کۆنترۆڵی ئەو هەموو گۆڕاوانە بکەین کە لە دەوروبەرمانن، ئەو هەموو گۆڕاوانە بکەین کە تەنانەت لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەن و لە دەرەوەی کاریگەری ئێمەن. بۆ نمونە چۆن خەڵک بیر دەکاتەوە لە تۆ، بۆ نمونە ڕووداوی دەرەچی، بۆ نمونە تەنانەت هەڵەکانی پێشووشمان، هەڵەکانی ڕابردووشمان. هیچی تر کۆنترۆڵمان بەسەری دانیە، تەنها ئەوە نەبێ کە ئێمە بتوانین سوودی لێوەرگرین و ئەو هەڵانە پەندی لێوەرگرین و دەرسیان لێوەرگرین و دووبارەیان نەکەینەوە. لێرەدا دکتۆر پێن لەم بەشە باز لە چەمچی ڤۆلەنتری سەفەرینگ واتە خەم خواردن و ئازار چەشتن بە شێوەیەکی خۆویستانە دەکا. کەواتە ئێمە بۆ خۆمان بە شێوەیەکی خۆویستانە هەوڵ دەدەین ئازار بە خۆمان بگەێنین، هەوڵ دەدەین خەم بخۆین. ئەویش لە ڕێگای دووبارە و چەند بارە لێدانەوەی ئەو قەوانی هەڵەی ڕابردوو ئەو کارلێکە نەرێیانەی کە
پێیدا تێپەڕی بن یان ئەوانەی کە ڕەنگە لە ئایندەدا ڕوو بدەن. لە هەردوو حاڵەتیشدا ئێمە دەسەڵاتمان بەسەریاندا ناچێ. ئەوەی ڕابردووە گوزەشت ڕۆیشت و ئەوەی داهاتووە نادیارە هێشتا نەهاتووە بەڵام بەندە بە بڕیارەکانیتەوە. بۆیە لێرەدا ئەم هەڵەباوە سەرچاوەکەی لە ئەفسانەی کۆنتڕۆڵکردندا ڕەجێدا کوتاوە و چەکەرەی کردووە. بۆیە ئەتۆ دەبێ ئەو گرفتە لە لای خۆتدا چارەسەر بکەی. ئێمە نابێ تەنها بیر لەوانە بکەینەوە کە کردومانە، بیر لەو هەڵانەی ڕابردوو بکەینەوە، بەڵکو دەبێ دەستیانە بکەیت، چونکە ئەگەر خۆت خستەوە ناو ئەو ئەزموونەی ڕابردوو دیسان ئازار دەچێتەوە، دیسان خەم دەخۆیەوە کە ئەوە بەڕاستی بۆ تەندروستی دەرونی خۆت هەروە بۆ دروستی بیرکردنەوەکانیشت گونجاو نییە. بە پرسیارێک لە خۆتەوە دەست پێ بکە. ئەگەر دەتەوێ لە هەر حاڵەتێکدا بیر بکەیەوە لە بارودۆخێکی دیاریکراو، تەنها ئەو پرسیارە لە خۆت بکە: ئایا ئەمەی ئێستا لەژێر کۆنتڕۆڵی مندایە؟ ئەگەر لەژێر کۆنتڕۆڵی مندا بوو ئاساییە، بیری لێ دەکەمەوە و کاری بۆ دەکەم. بەڵام ئەگەر وەڵامەکە نەخێر بوو، نەخێر لەژێر کۆنتڕۆڵی مندا نیە، ئەوە دەبێت لێ بگەڕێی، دەبێ وازی لێبێنی، نەک خۆتی پێوە ماندوو بکەی و شەکەت و ماندوو بی و هەموو زەشت بۆی تەرخان بکەی. لە کۆتایی ئەو بەشی یەکەم سەرچاوەی هەرە سەرەکی ئەو ژاوەژا و ماندووبوونە مێشکیەی کە ئێمە پێیدا تێدەپەڕین ئەوە نییە کە چ شتێک لە دەوروبەرمان ڕوودەدا، بەڵکو ئەوەیە کە ئێمە هەوڵ دەدەین کۆنتڕۆڵی هەندێک شت بکەین کە لە سەرەتادا پێویست نییە و ئیشی ئێمە نییە و ناشتوانین کۆنتڕۆلی بکەین لە دەرەوەی دەسەڵاتی ئێمە. بۆیە دەبێ بە دوای ئەو کڵاوە بابردووە نەکەوین کە بتوانین کۆنتڕۆلی هەموو شتێک بکەین، کۆنتڕۆلی ڕووداوەکانی دەرەشی، کۆنتڕۆلی بۆچوونی خەڵکی، کۆنتڕۆلی هەڵەکانی ڕابردوو. مەبەستمان ئەوەیە نابێ دووبارە خۆت بخەیتەوە نێو ئەو ئەزموونە تاڵەی کە پێیدا تێپەڕیوی. لە بەشی دووەمی کتێبەکەدا باس لە چاڵی دەرەنجام دەکات، The Trap of Outcomes. لێرەدا پێن هەوڵ دەدا باس لەوە بکە کە ئێمە زۆر گیرانە بە دوای دەرەنجامی کارەکانی. خۆی لە ڕاستیدا ئەمەیان ڕاستە کە دەرەنجام زۆر جار پێوەری سەرەکیە بۆ سەرکەوتن یان سەرنەکەوتن، بەڵام ئەگەر ئێمە تەرکیزی خۆمان لە ئێستادا بگۆڕین بۆ ئایندە، ئەوە دەبێتە هۆی دروستبوونی گرژی و کشێوی دەرونی لە مێشکی خۆتدا. تۆ ناکرێ تەنها تەرکیزت لەسەر دەرەنجام بێ، چونکە ئەو کاتە ئێمە ئارامگر نابین، چونکە ئەو کاتە ئێمە هەوڵ دەدەین خۆمان بەراورد بکەین بە کەسانی تر. بۆیە لێرەدا دکتۆر پێن پێمان دەڵێ کە شێوازی بیرکردنەوەمان بخێنە سەر فۆکەس خستنە سەر کردار، نەک دەرەنجام، نەک ئەنجام. بۆیە ئەگەر تۆ کردارەکەت ئەنجامدا، دەرەنجامەکەش بە شێوەیەکی خۆکارانە ئۆتۆماتیک بەدەست دەکەوێت. لێرەدا ئێمە ئەگەر هەر جارەی خۆمان بە کردارێکەوە ببەستینەوە، ئەوە وەکووەیە بێ ناواقعێک کە تۆ تێیدای، نەک خەیاڵێک کە تۆ ڕەنگە تەمەنای دەخوازی یان خۆزگەی بۆ دەخوازی. لەبیرت بێ کە گەشەکردن، بەرەپێدان بە هەر توانایەک دەستکەوت هەمووی ناکرێ لە شتێکی کورتخایەندا کۆ بکرێتەوە، بەڵکو دەبێت لە پرۆسەی هەوڵدانەکەدا پوخت بکرێتەوە، نەک لەوەی کە خەڵک چی دەڵێ، نەک لەوەی کە خەڵکی تر چی کردووە و خۆ بەراوردکردن. بۆیە ئەوانەی کە لە درێژخایەندا سەردەکەون، سەرکەوتوو دەبن، ئەوانە نین کە شێتگیرانە بە دوای سەرکەوتنەوە، بەڵکو ئەوانن کە لەگەڵ پرۆسەی هەوڵداندا
هەڵدەکەن و لەگەڵ پرۆسەی هەوڵداندا ڕێدەکەن. واتە گرنگە پرۆسەکە، هەنگاو بە هەنگاوەکە، گرنگە کردارەکە، نەک تەنها بردنەوەی کۆتایی. لە بەشی سێیەمی کتێبەکە باس لە هێواشکردنەوەی کردارەکان، هێوربوونەوەی کردارەکان دەکا. ئەو ناوی لەو بەشە ناوە The Art of Slowing Down، واتە هونەری هێواشبوونەوە. ئەگەر ئێمە پێمان وایە زۆرترین کارکردن لە هەمان کاتدا مەڵتیتاسکینگ، واتە زۆر کارکردنی جیاجیا، ئەوە کارێکی باشە، لێرەدا ڕەنگە بە هەڵەدا چووبی. ئەو بەشەی کتێبەکە کە فێرمان دەکا بەرهەمداربوون لە کردارەکانمان پێویستی بە قوڵبوونەوەیە، نەک پێویستی بەوە بێت کە چەندین کار لە هەمان کاتدا جێبەجێ بکەیت. لەم کتێبەدا جیاوازیە کراوە لە نێوان بیرکردنەوەی خێرا، بیرکردنەوەی پشتبەست بە کاردانەوە یان پشتبەست بە ترس، لەگەڵ بیرکردنەوەی هێواش و لەسەرخۆ کە بیرکردنەوەیەکە پشت بە ڕەنگدانەوەی خۆت، پشت بە بیرکردنەوەی خۆت، پشت بە زانخوازی خۆت دەکەوێت، نەک بە پەلەپەل و هەڵەداوان. کاتێک کە تۆ هێواش دەبیتەوە، هێور دەبیتەوە، ئەوە مەساحەیەک، بۆشاییەک دروست دەکەی لە نێوان ئەو ژێنەرە و کاردانەوەکەی خۆت، لە نێوان ئەو کردارەی کە بەرامبرت کراوە و لەگەڵ کاردانەوەی تۆ. ئەمەش ڕێگەت پێدەدا بتوانی بە شێوەیەکی دانایانەتر هەنگاو هەڵێنی، دانایانەتر بڕیار بدەیت، دانایانەتر کردار بنوێنی، نەک لەسەر بنەمای ترس و لەسەر بنەمای کاردانەوەی بێبیرکردنەوە. لەبیرت بێ کە خێرایی و پێویستی دوو هاوواتای یەکتر نین. ئەگەر شتێک بەڕاستی گرنگ بێ، پێویستی بە مەساحەیە، پێویستی بە بۆشاییەک هەیە کە تۆ تێیدا بتوانی بە قووڵی کارەکەی خۆت ئەنجام بدەیت، نەک بە خێرایی. بۆیە زۆر جار ئەو دوو کارە بەیەکەوە دەبەسترێتەوە. پێویست واتە خێرا دەبێت بکرێت، نەخێر ئەوەیان هەڵەیە، چونکە ئەوەی کە گرنگ بێ پێویستی بەوەیە بە هێواشی لەگەڵی مامەڵە بکەیت، چونکە ئەگەر بە خێرایی بەپەلە مامەڵەت لەگەڵ کرد، بە دڵنیاییەوە بە شێوەیەکی ڕووکەشی کاری لەگەڵ دەکەی و دواییش پەشیمانی بەدوادادێ. لە بەشی پێشکۆتایی بەشی چوارەمی کتێبەکە زۆر بەباشی دکتۆر پێن باسی ئامرازێک دەکا کە ئەو بە کورتکراوەی پێی دەڵێ CBT، واتە Cognitive Behavioral Therapy، واتە چارەسەری ڕەفتاری کۆگنەتیڤ یان ئیدراکی، کە لەو کتێبەدا بەڕاستی زۆر بەباشی وەکو ڕێگایەک باس کراوە بۆ ئەوەی ئێمە وەرگرێکی سەرەتا ناچاڵاک بین بۆ ئەو بیرۆکانەی کە ڕەنگە گوشار و فشار لەگەڵ خۆیان بهێنن. ئێمە مێشکێکمان هەیە لەبەردەستە زۆر گرنگی بە جێڕانەوە دەدا، زۆر کارامەیە لە بەسەرهات جێڕانەوە یان چیرۆک جێڕانەوە. بۆیە ئەتۆ ناکرێ چیرۆکەکانت هەمووی باس لە خراپترین سیناریۆ بکا بۆ مێشتی خۆت. ئەویش لە ڕێگای نەبوونی زانیاری پێویست، واتە زانیاری ناتەواو لەبەردەست بێ، چیرۆکێکی ناتەواو بۆ مێشکت دروست دەبێت. کە چیرۆکێکی ناتەواو دروست بوو، بە دڵنیاییەوە بە خراپترین سیناریۆ دێتە خەیاڵی تۆ، کە ئەوە دەبێتە هۆی دروستکردنی نائارامیەکی دەرونی لەلایتەوە. تەکنیکی CBT واتە چارەسەری ڕەفتاری کۆگنەتیڤ، کە بۆ نمونە ئەتۆ هەر بیرۆکەیەک دێتە خەیاڵت، دادگایی بکەیت، لە مەحکەمەی دابنێیت، پێی بڵێ بزانی بەڵگەکانی چین بۆ ئەو قسانە، هەروەها وا مامەڵە لەگەڵ بیرۆکەکان بکەیت کە ئەوان وەکو گەشتیارێکی کاتین بۆ مێشتی تۆ، نەک وەکو ڕاستی تەمەشایان بکەیت.
کەواتە هەر بیرۆکەیەک دێتە خەیاڵت تۆ هەڵوەستەی لەسەر بکە، دادگایی بکە، داوای بەڵگەی لێ بکە، داوای زانیاری زیاتری لێ بکە. لەبیرت بێ تۆ تەنها مڵکی بیرۆکەکانت نی، تۆ بەڵکو چاودێری ئەوانی، سەرنجدەری ئەوانی. ئەگەر تۆ بتوانی شێوازی پەیوەستکردنی بیرۆکەکانت لەگەڵ بیرکردنەوەی خۆتدا بەراورد بکەی، ئەوە بە دڵنیاییەوە ئەو ململانەیە کەمتر دەبێتەوە کە بۆتە هۆی دروستبوونی ژاوەژاوێکی دەرونی لەلای تۆ و بۆتە هۆی ئەنجامی نائارامی دەرونیش. کە دەڵێن تەکنیکی CBT واتە چارەسەری ڕەفتاری کۆگنیتیڤ، بەبەستمانەوە نییە تۆ بە زۆری و بە ناچاری و بە تۆبزی بێی بە شێوەیەکی ئەرەیی بیر بکەیەوە، بەڵکو پێمان دەڵێ بیرکردنەوەی واقعی چۆنە، پێمان دەڵێ بیرکردنەوەی هاوسەنگ چۆنە، نەک ئێمە بە شێوەیەکی کوێرانە گەشبین بین، زانیاریشمان نەبێ و هەر گەشبین. مەبەستەکە ئەوە نییە، بەڵکو مەبەستەکە ئەوەیە تۆ هەر بیرۆکەیەک دێ، هەر سیناریۆیەک دێتە مێشکت، داوای بەڵگە بکە، داوای زانیاری زیاتر بکە. بەو شێوەیە دەتوانی لەگەڵ بیرۆکەکانت هەڵ بکەی، لەگەڵ ئەو بیرۆکانەی کە دێتە لات هەوڵ بکەی، لە کۆتاییشدا مێشکت ئارام و ئاسوودە دەبێت. لە بەشی کۆتایی کتێبەکەدا زۆر بە جوانی باس لە ئەوە کراوە کە تۆ دەبێ ببیت بە هاندەری ناوخۆیی خۆت. ئەگەر ئەتۆ ڕەخنەگرێکی ناوخۆییت بۆ کار و کردەوەکانی خۆت، دەبێ ئەو مۆنۆلۆگە ناوخۆییە تاگلایەنە یان لەگەڵ خۆدواندنەدا بەرەو هاوسۆزی هەنگاو بنێ، بەرەو هاوسۆزی ئاراستە بکەی. مەبەستمانەوەیە ناکرێ تۆ لە ناو خۆت هەر بە قسەی ڕق و توند و تیژ لەگەڵ خۆت بدوێی و هیچ بەزەیت بە خۆتدا نەیەتەوە. ئەو خۆدواندنە ئاراستە بکە، دووبارە ئاراستەی بکەوە بە جۆرێک کە هاوسۆز بێ لەگەڵ خۆت. بەم شێوەیە تۆ دەتوانی ببیت بە هاندەری خۆت. زۆر خەڵک دەبینین کە هێندە توند و ڕق مامەڵە لەگەڵ خۆیان دەکەن، وەکوی هەرگیز هاوڕێ نەبووبن، وەکوی هەرگیز هی یەکتر نەبووبن. بۆیە زۆر جار سەرزەنشت و شکاندنەوەی زۆر بۆ خودی خۆیان دەهێنن. ڕەخنەگر لە خودی خۆت بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی ناڕاستگۆیانە و ناڕاستەقینە نابێتە هۆی پەرەپێدانی خودی خۆت، بەڵکو دەبێتە هۆی ئیفلیتکردنی، دەبێتە هۆی شکاندنی شکۆی خۆت و کەسایەتی خۆت. لە جیاتی ئەوە دەکرێت تۆ لە ڕێگای خۆدواندنێکی ئەرێیی جوان و ڕاشکاو بەڵام ڕاستگۆ و ڕاستەقینە ببیتە هۆی دروستکردنی براندێکی ناوخۆیی بۆ کەسایەتی خۆت. ئەو دایالۆگە ناوخۆییەی کە خۆت لەگەڵ خۆتیدا بەڕێی دەکەی ڕۆژانە، شەوانە یان بەردەوام، ئەوە واقعی تۆیە. تۆ چۆن مامەڵە لەگەڵ خۆت دەکەی، تۆ چۆن مامەڵە لەگەڵ خۆت دەکەی بە هەمان ئارامی و بە هەمان ئارامگرتنی کە تۆ هانی برادێکت دەدەی، هانی هاوڕێیەکی نزیکت دەدەی، ئەو شێوە لەگەڵ خۆشت هەڵسوکەوت بکە. بۆیە ئەو دەنگە ناوخۆییەی خۆت کە پێت دەڵێ تۆ باشنی، تۆ وای بە شێوەیەکی خراپ، ئەوە دەبێتە کەسایەتی تۆ. بۆیە دەبێت ئاراستەی ئەو خۆدواندنە، ئاراستەی ئەو گفتوگۆیە ناوخۆییە بگۆڕی بە شێوەیە کە ببێتە کەسایەتی تۆ، ببێتە هاندەری ناوخۆیی تۆ. ئەگەر تۆ دەتەوێ مێشکێکی ئارام، بیرکردنەوەیەکی ئارامت هەبێ، ئەوە دەستکەوتێک نییە بە یەک ڕۆژ و شەو بەجارێک بەدەست بێنرێ، بەڵکو پێویستی بە خۆ هۆشیارکردنەوە و بە هاوسۆزی نواندن و بە هەڵبژاردننی ئەو بژاردانن کە دێنە بەردەمت بە شێوەیە کە لە بەرژەوەندی دروستی دەرونی خۆتدا بێ. دەبێ ئەو شتانە واز لێبینی کە لە دەرەوەی کۆنتڕۆڵی خۆتدایە و ناتوانانی کۆنتڕۆڵیان بکەیت. دەبێ ئەوە بکەیتە کار و کردەوەی ڕۆژانەی خۆت. هەروەها
دەبێ بەردەوام یان پرسیار ئاراستەی ئەو سیناریۆیانە بکەیت کە بە مێشکت دادێن، ئەو جێڕانەوە و نارەتیڤ و چیرۆک و بەسەرهاتانە بکەیت کە بە مێشکت دادێن ئایا بەندن لەسەر زانیاری تەواو یان نا. دەبێ واز لەوە بینین چیتر خۆمان بکەینە قوربانی بیرکردنەوەکانی خۆمان، قوربانی ئەو ڕەخنە گرە توندە ڕقە ناوخۆییەی کە بۆ خۆشکاندنەوە بەکاریدێنن، خۆ سەرزەنشکردن بەکاریدێنن، بەڵکو ببین بەهاندەر و هاوڕێی خۆمان. ئەو ئارامی دەرونیەی کە لە ناوەوەمان دەبێ، ئەو ئاسوودە دەرونیەی کە لە ناوەمان دەبێ، بە دڵنیاییەوە ڕەنگدانەوەی دەبێ، تیشکدانەوەی دەبێ بۆ دەرەوە. ئەمەش وامان لێ دەکا کە ئێمە وەکو کەسێکی ڕێزدار و شکۆدار لە دەرەوەش دەربکەوین. دووبارە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. هیوادارین ئەو کتێبەش هاوشێوەی کتێبەکانی تر بچێتە سەر قەرمانی پەرەپێدانی تواناکانی خۆتان. ئێمە ئەکادیمیای مێگامایند پلەس وەکو کانیاوێک دەبینین، بۆیە ناوی ئەو پرۆژەیە دەکەینە کانیاوی مێگامایند کە وەکو کۆرسێکی خودی بۆ خۆت دەتوانی ڕۆژانە 20 خولەکێک تەرخان بکەیت بۆ پەرەپێدانی تواناکانی خۆت، کارامەییەکانی خۆت، چونکە پێمان وایە پەروەردەی کەسی بەرپرسیارەتی خۆتە. ئەگەر تۆش سوودت بینیوە لەو کتێبە و لەو پوختەکانی پێشووتر، تکایە کەسان و ئازیزان و هاوڕێیانی خۆت بێبەش مەکە لەو خێرە نەپڕاوەیە و لەو کانیاوە، بۆی ئەوانیش سوودمەند بن تێدا دەتوانی بینێری بۆ ئەوانەی کە دەزانی سوودی لێبینن. لەگەڵمان بن لە هەفتەکانی تریش کتێبی ترمان بۆ ئامادەکردوون، بە هیوای هەینێکی شاد بۆ هەموو لایەک.